سڵاوتان لێبێت. لە سلێمانی دەست بە جێبەجێکردنی ڕێنمایەکەی وەزارەتی دارایی کراوە بە شێک لەو هاوڵاتیانەی لە 15 ساڵی ڕابردوودا سلفێن لە حکوومەت وەرگرتووە بە نیگەرانیەوە سەردانی گەنجینەکان دەکەن بۆ گێڕانەوەی قەرزەکانیان. هاوکات بەشێکی دیکە لە هاوڵاتی قەرزارەکان لە بەردەم گەنجینەکاندا گردبوونەوە و ناڕەزایەتیان دەربڕی بەرامبەر با ڕێنمایەکەی وەزارەتی دارایی. بەدەمەوەچوونی هاوڵاتی قەرزارەکان بۆ ڕێنمایەکەی وەزارەتی دارایی پاشەوە دێت کە فشاریان خرایە سەربەوەی ئەگەر بێت و دەستبەدانەوەی قەرزەکانیان نەکەن هەوامانگانە لە 120 موچێ لە کەفیلەکانیان دەبڕن. ملیۆن دینارمان لە سلفەی زەواج وەرگرتە بوو بە مەبەستی هاوسەرگیری. لە ماوەی 12 ساڵە هیچ تەلەفۆنێ بۆ ئێمە نەکراوە کە ئەم بڕەپارەیە کە 6 مانگ جارێ 180,000 بیگەڕێنینەوە بۆ خەزێنەی حکوومەت. ئێستا لە بڕێکا تەلەفۆنێک کراوە قەرارێکیان ناوە ئەوانەی کە پارەی سلفەی زەواجیان وەرگرتووە و سوودمەند بوون و نەیان گەڕانەوەتەوانێ ئەو قەرزەی کە لایەنە و کەڵەکە بۆ لەسەریان بە بڕی ئەوەی من وەکو خۆم ئەکاتە 3,960,000 بیگەڕێنمەوە بۆ خەزێنەی حکوومەت. لەم کاتەیە بەڕاستی پارەیەکی زۆرە و قورسایەکی زۆرە لە سەرشانی هاوڵاتیان بە تایبەتی هەموو کەسێگەوانی کاسبکارن لە بازار ڕاگەر کابرا معاش خۆر بێ احتیمالێ باشتر بێ بۆی کرێکی نەبێ احتیمالی هەر باشتر بێ بەس یەکێ معاشی نەبێ و کرێکی ماڵان بێت و لە ماوەی چ ڕۆژە تۆ 3,960,000 بیتەوە ملیۆنێک و 40,000 لە ئامێنێت توانن ئەو بڕەبێنەوە کە داوان. من وەکو خۆمەڵی نەوەڵات دەسەڵاتی ئەو بڕەپارێمان نییە بینەوانێ هەمووی بەسەریەکەوانێ مەگەر یەکی ئەگەر شتێکی هەبێ بیفرۆشێ و بتوانێت دەفعی کاڵێ هەچ کەسێ لەو ماوەی چ ڕۆژیانە یەنێسە چوو مەژوورەوە کە فەرمانبەرێکە لە پەنجەرەیەکە وەخسەر لەگەڵەکە حسابی ئینسانی شەبۆ ناکە لەبەرەوە تاوەیە پێڵی کاکە زەحمە نەبێ من ئاواوە جوان جواب نایەتەوە. ئەو هاوڵاتیانە لە ساڵانی 2008 تاوەکو 2014 سلفەی جۆراوجۆریان لە حکوومەت وەرگرتووە دەبوو مانگانە بڕێک پارە بۆ حکوومەت بگێڕنەوە بەڵام تاوەکو ئێستا پارەکانیان نەداوەتەوە. وەزارەتی دارایی دەڵێت کۆی گشتی قەرزەکانیان دەگاتە 2 تریلیۆن دینار ئەگەر پێشتر چاوپۆشیان لێکرابێت هەوای ئێستا داوادەکان بە زووی ئەو قەرزە بگەڕێنەوە کە دەبوو تاوەکو ئێستا تەسلیمیان بکردایەتەوە. ئەم فشاری حکوومەتی هەرێم و وەزارەتی دارایی نیگەرانی لای هاوڵاتیان و کەفیلەکانیان دروست کرد ئەگەرچی فشارەکە بۆ سەر هاوڵاتی قەرزارەکە بوو بەڵام بە بڕینی موچەی کەفیلەکەی هەڕەشەی لێ دەکرا. ئەمە شوای کرد کەفیلە موچەخۆرەکانیش بێنە دەنگ وەکو چۆن مامۆستایەکی زانکۆ کە کەفیلی براکەی بوو بە زوومی گوتبوو ئەگەر حکوومەت قەرزەکەی خۆی دەباتەوە با بێت قەرزەکەی ئێمەش بداتەوە. مامۆستاکە داوای لە حکوومەت کرد با پاک و پیس بکەیت. ئێستا ژەڵێ 3,960,000 لایە 960,000 ئەبێ هەمووی بەسەرێکەوە بێ ناتوانم بیام من خۆم کاسبکارم ناتوانم بیام لە جەژنی ڕەمەزان و تا ئێستا 4 ڕۆژیشم کردووە. ئێستا ئەڵێن چی ئێوە هیچ نوێنەرێک کەسێک چۆتە ژوور قسەیان لەگەڵ نوێنەر چیە برا جوانم نوێنەر چێ بڕات نوێنەر چێ بڕات بەزە بۆ هەموو خەڵکە لێرە هەمووی نەیایە هەمووی نەیایە تەمان هەرەڵا هەیە 4 ملیۆنەیە هەیە 3 ملیۆنەیە هەیە ئیدا خۆی هیچ مشکلێکسە مشکلەکە منە کە نایم ئەوەی کە پێشی خۆمەیات. ئێوە پێتان وایە دەبێ حکوومەت چی بکات چ میکانیزمێ کاراسانیەک بۆ ئێوە بک بۆی وەڵا بۆ کاراسانی بکردا ینی بۆ هاوکاری و خەڵکی بکردا ینی تۆ سەرەکەی مۆزەفێکە نزیکی 30 ملیۆنی لای حکوومەتە بەس بۆ یەکسەرە لە مۆزەفەکەی معاشی مۆزەفەکەی بڕێت ئەین بۆ هاوکاری و خەڵکە ناگەیتەوە. دەبواە 30,000 6 مانگ 180,000مان باە من دوو جار هێناوە مەلیان وەرنەگرتەوە وتیانە وەستاوە ئێستا کە وەستاوە کەڵەکە بۆ لەسەرم ئەڵێ ئەبێت 3,960,000 بیت لە ماوەیەم مانگا بێ لەمەم چ ڕۆژا بێ بیت کە نەی لە مۆزەفەکەی بڕێت دەخ منیش ناتوانم بیەم باقەت هەنی من کاسبکارم پێ دەڵم لە جەژنی ڕەمەزان و تا ئێستا 4 ڕۆژیشم کردووە لە 4 ڕۆژەکە 300,000 بۆ من 300,000ەکەم پێ بیەم لێم وەرناگرێت ئێکە لێم وەرنەگرێت هیچ چارێکم نییە. ئەنێ بۆ خەڵکە هەمووی قسەی کرد یەک بووە نەی کەسی نەیایە ینی چییە لێ دایرێکە خۆ زۆر بەسیتە ئەتوانی هەموو شتێ بکەی بەس خەڵکەکە هەموو یەک ڕاست نییە و یەک دەنگ نییە بە یەک دەنگکە نەیدات هەموو یەیدات تیادی لە ملیۆن لە ژورۆ 3 ملیۆنەیەت هەیەی لەش ساغ. ئەو هاوڵاتیانەی دەستیان کردووە با گێڕانەوەی قەرزەکانیان نیگەران و دەڵێن بە ناچاری قەرزەکان دەدەینەوە نەوەکو حکوومەت موچەی کەفیلەکان ببڕێت. 3,960,000 لا بوو نیوەی پارەکەم ماوە نیوەگەی گەشی ماگانەیە
ئایتر یعنی کرد بە ماگانە بەڵێ ماین چەنە بێبیتەوە 100,000 ئەوەی کە ئەمڕۆ دەفعەت کرد چەند ملیۆنە گوت 400,000 بوو ئەم ڕەپارەیە زۆر نییە لەسەر تۆ چۆن دابین وڵی تر مەجبوری دابینیگەی تۆ لەبەر کەفیلەکە کابرا چاکەی لەگەڵا کردو ناکرێت تۆ معاشەکەی بەبڕێ خۆش نییە ئەبێت تۆ کابرا معاشەکەی نەبڕێ و کەفیلێک لەگەڵ تا بەشێک لەو کەسانی کەم دوان ئەوان دەڵێن ینی بە پێوەی کە بازار ئیشوکار وەک پێویست نییە ینی دۆخی دارایی هاوڵاتیان بەم جۆرەیە دەبوو حکومەت وەزارەتی دارایی لایەنی پەیوەندیدار ینی بە جۆری کە ئەم حسابەی بۆ خەڵک کردە ئێوە هەمان خۆی ئەیتوانی بیکا بە ماگانە بۆ هەموو هاوڵاتیەک خەڵک زەخ لەگەڵ خ دروست نابوو خۆی کار و کەسابەت نییە بەس ئەگەر بیان کردا بە ماگانە باشتر بوو بەسی ترکە نیوەشیانەوەیتە مەجبوری بییت تۆم لەبەر کەفیلەکەتە کەفیلەکە معاشەکەی بڕێ کەفیلەکە تاوانی چێت تۆ چاکەی لەگەڵا کردی بۆچی معاشەکەی ببڕێ ئەوە لەبەر کەفیلەکەی خەڵک ئەواکە پێشتر حکوومەت ڕوونکردنەوەی دابوو کە هاوڵاتیە قەرزارەکان و کەفیلەکان دەتوانن ڕێک بکەون ماگانە ئەو بڕەپارەیە بدەنەوە بە کەفیلەکانیان کە لە موچەکانیان دەبدرێت وەزارەتی دارایی هەرێمی کوردستان دەڵێت قەرزارەکان ناچار نەکراون لە ماوەی 2 مانگدا هەموو قەرزەکە بگەڕێنەوە بەڵام هەر کەسێک نەیتوانی لەو ماوەیەدا قەرزەکە بداتەوە ئەوە دەتوانێت لەگەڵ کەفیلەکەی ڕێک بکەوێت و ماگانە ئەو بڕەپارەیە بداتەوە کەفیلەکەی کە حکوومەت لە موچەکەی دەیبڕێت وەزارەتی دارایی سوورە لەسەر ڕێنمایەکە و دەڵێت هیچ گۆڕانکاریەکی جیاواز و بنەڕەتی لە شێوازی وەرگرتنەوەی قەرزەکان نەکراوە و کەسی کەفیلیش بەویستی خۆی ئەو پابەندێتی خستۆتە ئەستۆی خۆی بە گوێرەی یاساش وەزارەتی دارایی و بانکە پسپۆڕیەکان دەسەڵاتی لێخۆشبوونیان لە هیچ بڕێکی قەرزەکە نییە ئاسوودە بن.